ئەم دوکانە حەسیب قادرە. حەسیب قادر مارکەیە ناوبانگە لە هەموو عێراقە ئەم دوکانە ئەیناسن. ئەم دوکانە لە ساڵی 34ەوە یعنی 91 ساڵە ئەم دوکانەدا باوکم دایناوە ئیشی سەرراجی کردووە. یعنی حتا ئێستا 91 ساڵە ئەم دوکانە نەمانگەڕیەوە بە سەنعاتی تر ئەو کەسابەتی تر هەر سەرراجی کردو. قەدیم باوکم ڕەحمەتی من نەگەیشتم حتا لە ساڵی 56 یەکەم جار هەر دروستیە کرد سەرج این ئەسب ئەوەی ئەسب مەزبوط حتا لێرە مەعرەز کرا لە ساڵی 56 لەو مەعرەزە باوکم تێکەڵاو بوو لەگەریان یەکەم وەریگرت لەو مەعرەزە یعنی حتا سەرجیش کردو بوو ئەو کاتە. دوایەوە ساڵی 56 تر سەرجی نەکرد. سەرراجیش چییە معنای سەرراج؟ سەرراج ئەوەیە ئەو کەسە لە چەرم ئیشەکە پێێرن سەرراج. ئێستا من ئەزانم نیوەی میلەتی عێراق نازانی سەرراج چییە، متەکدم لەوە ئەبێ بزاننەوانە. ئێستا چۆن ئەزانی نەجار ئەوە ئیشەکە لە دار پێێرن نەجار، ئاسنگەر لە ئاسنیشەکە پێێرن ئاسنگەر، سەرراجیش لە چەرم ئیشەکە پێێرن سەرراج ئەبێ بزانین. من چەند جار چوومە باولێر لە سەیتەرە وتویانە چییە سەنعاتەکەت قەبەکەت ئەرێم سەرراجە لێ سەرراج چییە؟ نازانی سەرراج چییە؟ ئەبێ ئەو کەسانە هەموو معریفاتیان هەبێ سەرراج یعنی ئیشی لە چەرم ئیشەکە. لە ساڵی 34ەوە لەم دوکانە بوو حتا هەشتاکان ئەو جەریدە هات لە 85 ئیتر ئیشی یعنی تەقریبەن ئاخریەتی 85 دوایەوە تەقریبەن 2-3 ساڵ نەخۆش کەوت ئەمری خوای کرد. بەس برایەکیشی هەبوو لە من گەورەتر بوو ئەوش ئەمری خوای کرد پێش 2 ساڵ ئەوش وەک وەستا بوو یەکەم وەستا بوو وەکو باوکم. یعنی مامۆستا رەفیق مامۆستا بوو هەمیش لێرە وەستا بوو ئەوش ئەمری خوای کرد. ئێستا برامە عەبدولخاڵق لە گەرمە ئەو گەنجەش کوڕ برامە لە گەرمانە ئیشەکە 50 ساڵە ئەوها 50 ساڵە یان لە هەفتاکان دەستم کرد لەگەر باوکم ئیشەکەم سەرراجی. سەرراجیش چی ئەکا؟ هەرچی ئیش سەنعات لە چەرم بووە قای سەعاتە، پشتێنی پانتڕونە، پشتێنی حاجیانە چن بۆ حاج، پشتێنی فەقەراتەوەی پشتێشێ پشتێنی فەقەراتە ئەوەش عیدێمەیە هەموو چیش جانتای چیف دەماچە واز بێنە چیف دەماچە زۆر بووە هەموو داواکە ئەوەشیشی سەرراجە فشێک لە قیم بڕنەوە هەرچی ئیش لە چەرم ئیشە جانتای پارە جانتای ئەوراق جانتای سەفەر ئەوانە هەموو ئیشی سەرراجە ئەوە ئیشی ئەوە دەریەکە بێ پێێرن سەرراج بەس هەشە تو پیاڵاو دەرچێ ئەوە ئیشی خۆن دەرچیە ئای سەرراج نییە. ئێوە پێویش پێڵاو ناکە؟ نا سەرراج ئیشی ئەوە ناکە بەس ئەوە قۆندەرچی اختصاسی ترە ئەوانە ئیشە پێێرن قۆندەرچی ئێمە سەرراجین بەس هەموو چیشەکەن بەس پیاڵاو ناکەین. سەنعاتەکەمان ئەمەیە ئەم پێرێن بۆ خچی ئەمە کە قایشەکەی برین لێی ئەمە کە بریت جوان دەرچوو دوورمانەکەش جوانێ بێ سەرعاتەکەش جوانێ بێ هەموو ڕێکوپێکە بێ جوانێ بێ ئەمە باشی نەبیریت ئەو کاتە سەرعاتەکە جوانە دوای سەرراجی شێوێ تۆزێک خوڵقی هەبێ یعنی وەکو مۆهوی بە یا سێ لە عەبد تۆپێن حەزەکە تۆپێن جوان یاری بکە حەولەکە تەدریبەکە نازانم چی ئەوەی باش یاری بکە ئێمە شەرچەند حەولەکەی لە دوکان مەشغوڵ بی لەم سەنعاتە ئەو کاتە مۆهوبە دەبێ زەوقت هەبێ ئیشەکە جوانە بێ نابێت شتێک ئێستا مەسەن پیشتێن ئەرێن ئەو پیشتێنە 2000 ئەو پیشتێنە 20000 ئەو پیشتێنە 50 بۆ ئێستا من ئێستا پیشتێنەکە بێنە پیشتێنێک بۆ تو بە 5 دقە تاوا یەکەم پشتێنیش هەیە بە 2 ساعت تاوا یەکەم پشتێنیش هەیە احتیمامێکە وەختێکەکەم ێسەیە پشتێنی زوو تەواوەکەم یەک قاتێکەکەم هیچی نەکەم پشتێنی دوو قات ئەوش جیایە ئەوش زۆر وەقتە بە پشتێنەکەم 3 قات یەک قات دوو قات سەری ناوەکەی حەشوەکەم ئەی درومەوە لەجگێکەمەوە نەخشی پێەکەمەوە ئەو وەختە بە ئەوە نابێ بە سعری ئەوە بێ هەردووچی سینی هاتووە تەسیری بازاری کردووە سینی و نازام چی
لەخوا بەزیاد بێ تەسیری ئێمە نێکردووە 50 ساڵە 80 ساڵەوە ئیشمانە بەیانی دێن حتا شەو ئیشی پێەکەین ناگەێن بە خەڵک ئەوەی داوا کە لە من ئیشمان بەدەسە ئیشەکە زۆر دەرناچێ وەکو معمل ئەوەستی نا بەدەسە هەموو ڕۆژ دێ چەند ئیشەکەی هەموو ئەوە نامێنێت تەڵەبی هەیە نارێن بۆ ئێمە لە بەس ئەم شارە نییە تابان یەکەمە ئیشتەکەمان بەسی من مشتریەکەمان لە کەرکووک نییە لە هەموو مەحافەزەکانی عێراق لەم لە دوکانمان ئەسێنی ئەو کاتە ناگەین بەشی ئەوە بکەن هەموو تەجروبە کراوە ئیشمان ئەو پێستانی کە ئێوە ئیستعمالێکن زیاتر پێستی چییە؟ پێستی بۆ سەرڕاجی پێستی مانگا یەکەمان پێستی مانگا لە هەمویان باشترە بۆ سەرڕاجی ئەمە هیم بەرخ ئەوانە بۆ قەمسەڵە ئەو تشتانە دەسەدا بەسین مانگا بۆ ئێمە مانگە باشە باش ئەمە لە چۆ بۆتان لە چ وڵاتێکەوە؟ وەڵی ئێمە چین لە بەغدا لە تاجرەکان نێچێنین تاجرەکان سرادیان هەیە لە سووریا لە ئیرانەوە لە تورکیاوە لە مەغربەوە باشترین شوێن پێستی باش بێت وەڵە هەمویانە هەیە خراپی باشیان هەیە هەمویان ئێستا سووریا هەیە دەرەجەیەکی هەیە خراپی هەیە پێستی شەوهایە یعنی هەموو وڵاتێک پێستی باشی هەیە خراپی هەیە یعنی ئەگەر عێراق 50 سەلەمێ پێستی لێستاوە باشتر بوو باشیە کرد ئێستا باشی ناکە ئەوێ زوو تەریکە زوو دەریکە بە هەرزان بفرۆشی حتا بڕوە ئێوە باش نابێ ئەو هەیە